باشە بەڕێزان و خۆشەویستان با بچینە تەرتیباتی کەین. ماوەیەکە لاتان نیم بەڕێزانەوە هەر بەڕاستی بیرم ناکەن کاکە ئێوە چۆن شتی وایە بێنی مەعقولە ئێوە بیری کاکە ڕامەحمەد نەکەن و بڵێم کابرایە چی بەسەر هاتوو لەکوێ و دەنگی نییە و ڕەنگی نییە و خۆ نابێ کاکە بێ پرسیاری لێ بکەن برای من ها کوڕینە تۆزێ بەخوا هەر قۆزم کاکە بەخوا هەرچیشی لێکی ئەم کاکە ڕامەحمەد هەر ئیتەقێنێ ئەرێ عەزیزان داوای لێبوون نەکەم ئەم شەو هینەکەم تازە هاتوومەتەوە بەخوا گیاکەم نییە حیفێ ئەرە وەڵا هەبە چەند لێ وەزعم چاوتان لێ کاکە ئەرە وەڵا کاکیشیان بێ مۆرخن بەیانی ببیکڕین ئەرە وەڵا نیمان ئەمڕۆ داوای لێبوون نەکەین. هەمووتان بەخێر بێن عەزیزان و خۆشەویستان ماوەیەکە لە ئێوە بنم هەڵبەتە بەلایڤ بوونم ئەجینا وەکو وێنە و وەکو جێگە و ڕێگە ئەوانە هەر ئەزان کە لە چۆم بەڵام بەرحاڵ سەفەرێکمان کرد بۆ بەریتانیا لەوێ تۆزێ پیاسەمان کرد و هەندێک کەس و کار و خزم و ئەملا و ئەولا و دۆست و ناسا و ئەحبابمان بینی و ئێستا بۆتان باسەکەم بە هەموو بەڕێزان کۆ ببنەوە و پاشان کۆمەڵی قسە و باسمە بێت لەسەر سوزانم ئەوەی کە هاتە مێشکمەوە باسیەکەم هیوادارم کە ڕای جیاواز و ئازادی یەکتر قبول بکەین و بتوانین بەیەکەوە قسە و باسمان هەبێت. وەڵا خاڵەجیان لەو دەو بەرزایەکانی لەندەن و مەندە نەبووم بۆ خۆم ئەرە وەڵاشم بۆ خۆم تۆزێ پیاسەم کرد و مەجموعەی خەڵکی بەعش و ڕێک و پێکەم بینیەوە ئەرێ بۆچی ئاوایە کاکە بەشەرەف من ئەم کورسیان بە عەمەل نایە عەزیزان ئەرە وەڵا ئاوا کاکە تۆزێ وەرە بەلای شیرینم تۆ بوو کورسی ئاوا چەقیوی تایە. یەخوا بەخێر بێن سەر چاوانی من هاتن ئازیزانی ئارام ئەحمەد بەخێر بێن یەخوا بە ئەوەش داخەم تۆزە قۆزکەلانە بی سڵاو سەر چاوان خۆشەویستانی من بەخێر بێن یەخوا کێشە نییە دێ با ئەویش بڕوات مشکی لەمان نییە جابێ شتێکیشی بەدەستەوە نەبێ هەر لە خۆ تااقەتی نییە ئەو بکات باشە. بەڕێزان سڵاو ڕێز و حرمەتم بۆ هەموو لایەکتان هەیە هیوادارم کە زۆر زۆر باش بن ئەم شەو لەگەڵتان بۆ کۆمەڵی قسە و باس هیوادارم کە بتوانم سوودێک بە هەموو لایە بگەێنم و ڕاو بۆ چوونەکانی خۆم بڵێم. سەرەتا سڵاو ڕێزم بۆ هەموو لایەکتان هەیە کە ماوەیەکە ئاگام لێتان نییە و لای وشتم کەمە و لە سەفەر بووم لەم سەفەرەیە کە بۆ بەریتانیا کردم بەڕاستی کۆمەڵی خەڵکی باشم بینی لە واقعا هەم خەڵکانێک کە تازە ناسی و من هەر خەڵکانێک کە پێشتر دۆست و ناسراو بوون و کۆمەڵی قسە و باسمان کردووە لەسەر مەوازع سیاسیەکان لەوەی کە چی بکرێ تامان خۆتان نەزانن هەموو کۆڕ و کۆبوونەوەیە کە ئارام ئەحمەدی تێچێ ئۆتۆماتیشێ بەحسی سیاسی پارتی یەشێتی فلان فلان یا ئەوەی کە چی بکەین و چی نەکەین و ئەلەم بابەتانە تا ئەو جێگەی کە من بزانم زۆربەی هەرە زۆری خەڵک پێی وایە کە یەشێتی و پارتی ئەبێت بە شۆڕش و بەڕاپەڕین و بەوانە لابرێن لەبەرەوە کە ئەهلی ئەوە نین کە نە ئەوەتە ئیسلاح بکرێن نە ئەوەتە لە ڕێگەی هەڵبژاردن و سنووقی دەنگدان و ئەوانەوە ئینسان بتوانێت بیان گۆڕێ و هیچ هێزێکیش لە باشووری کوردستانە نییە و من و زۆربەی خەڵکیش پێیان وایە ئەمەی کە ناوی ئۆپۆزیسیۆنە زۆر بەربادە بەڕاستی خەڵکانێکی تێڕژاوە کە ئەمانە کلچیان لەگەڵ دەسەڵاتایە و فەوزا ئەنێنەوە ئاژاوە ئەنێنەوە بێ حرمەتی ئەەکەن زۆر شت ئەلەم بابەتانە ئەمانە هەموو جێگەی قسە و باز بووم. لە ڕاستیە من کۆمەڵی خەڵکی تازەم ناسی ئینسان ئازیزان هەتاوەکو تێکەڵاوی خەڵک نەکا بەڕاستی نازانێ ئایا ئینسانەکان چۆن نیە چۆن نین ئەبێت لە نزیکەوە تێکەڵاوی بکەیت لە فکری بکۆڵیتەوە لە هەسوکۆتی بکۆڵیتەوە لەوەی کە ئەم ئینسانە ئینسانێکی چۆنە خۆشبەختانە ئێمەمانان لەبەرەوەی کە ساڵانێکی زۆرە هەین و دژی ئەم دەسڵاتە چەتۆ مافیاین لەلایەن خەڵکانێکی زۆرەوە ڕێزمان لێژیرێ گوڵمان بۆ هێنن ئەوەش پیاوەتی و نەجابەتی خۆیانە بەڕاستی خەڵکانێکیش پێیان ناخۆشەوە کەیفی خۆیانە بەڕاست ئێمە ئینسانێکی ئازادین ئەچنێ لای هەموو کەسێ خەڵکێتە لامان من خۆم دەرگام هەمیشە کراوەیە ڕووبە هەر هەموو کەسێ لەبەرەوەی کە خۆم نیەتم ئاوا باش و پاک و ئەوانەیە خەڵکیش بەرامبەر بە ئارام ئەحمەد هەر نیەتی پاکە و هەمیشە بەڕاستی دەرگایان لەسەر گازرای پشت بووە بۆ میوانداریە کە کردیانە من حرمەتێکی زۆرم بۆ هەموو ئەو دۆسە تازانە هەیە و بۆ دۆسە کۆنەکان و ئەو هاوڕێیانی کە بینی من لە شاعیر لە نووسەر لە سیاسی لە خەڵکی ئاسایی لە خەڵکی کۆمەڵایەتی لە هەموو نەوعەکانم بینی
بینیوە لە واقعا سەفەرەکانی من هەروایە هەر بۆ تێکەڵاوی خەڵکو و بەسەرکردنەوە و ئالم بابەتانەیە نەک ئەوەی کە بڕۆم شوێن خۆشی خۆم کەوم کە ئەوش بەڕاستی مافی خۆمە جامێکێکم لەو پیاوانەی کە بەڕاستی بۆ خۆم زۆر خراپم بەڵام بۆ دەوروبەرەکەم ڕەنگە باش بم. جا عزیزان ویستم ئەوتان پێ بڵێم کە هەمیشە لە کوردەواری خۆمان قسەیەکەیە یاڵێن پارە بەرهەمهێنێ و من پێم وایە کە هەم خۆشەویستی بەرهەمێنێ ڕێز بەرهەمهێنێ سەردەمانێک کە ئێمە لە باشووری کوردستان بوون بەپێی ئەو هاوتەمەنیانەی خۆمانیان ئەو جیلانەی ئێمە هەر بە واقعان ئێمە ئاوا فێرکرابووین ئازیزان کە ئەگەر نابینایەکەی بینی لە شەقامێکەوە نەیتوانی بپەڕێتەوە تۆ مناڵیش بوون فێریانەکردن کە بچین دەستی ئەم نابینایە بگین بۆی بپەڕێنەوە بۆ بەری شەقامەکە حتا ئێمە ئاوا ڕەهاتبوون و فێرکرابن کە ئەگەر لە کۆڵانێکە لە شەقامێکە لە سوچێکە تیکێنانمان بینی فڕێدرا بووم نانەکەمان هەڵەگرت ماشمانە کرفومان لێکرد ئەمان قسە کوردن دیوارێکەوە بۆی خەڵک پێی لێ نەنێ ئاوا بەڕاستی ئێمە فێری کۆمەڵی ئەخلاقیت کرابین هەنانەکەمان هەڵەگرتەوە ماشمانە کرد و ئەمان قسە کوردن دیوارێکەوە بۆی کەس پێی لێ نەنێ ئێمە بەڕاستی فێر کرابن کە ئەوەی کە لە خۆمان بەتەمەن گەورەترە کە وەختێک یەک لەبەری هەستین کە وەختێ دێت ئێمە ڕێزی بگرین حتا لە کۆڵان و شەقامەکانە ڕێگەمان نەئەدا کەسێ لە گەورەتر لە خۆمان سڵاومان لێ بکەم ئەبوایە ئێمە کە بەتەمەن بشکۆلەتر بووین سڵاومان لە گەورەکە بکردایە بۆ ئەوەی ڕێز و حرمەتمان بۆ بەرامبەرەکەمان دەرببڕیایە حتا وا فێرکرابن کە خواردن ئەوەندە لێ بنین کە نەیخێنێتە نەکەی خۆڵەوە کە نەی ڕێژین نەوەکو وەکو ئێستا خەڵک ئەوەندە بێویژدان بووە کە زۆرترین خواردن لێنێ ناشی خۆن و فڕێشی ئێن و هەر بۆشیان مۆزعونیە و بەلایەنشێکی ئاساییە لەو سەردەمانە بەڕاستی وەکو ئێستا نەبوو دەر و دراوسی ڕێزی هەبوو خۆشەویستی هەبوو مەحیبەتی هەبوو ئێستا ئازیزانی من منداڵە لە تیکتۆکە باش نییە باوشی خۆی وێنەکەی ئەگرێت و بڵاوی ئەکاتەوە ئەم مناڵە ئەڵێ بۆ باسی باوکمەکەن کەس بۆی نییە گوو بخوا باو ئەو نەبێت باش نییە ئەمە فێر پەروەردەی مناڵەکەیەکە ئەمە ئێستا ئەخلاقەتی ئەم سەردەمە سەخیفەیە کە ئێمەی تێداین کە جێگە نابێتەوە بۆ ڕێز و احترام و بۆ خۆشەویستی بینی ئینسانەکان باشە ئەم ئەخلاقەیە مناڵی پێپەروەردەکەن بۆیە لە باشووری کوردستانە ئەبینین کابرا بە چەقۆ لە ناو خەوا باوشی خۆیە کوژێ کابرا لە ناو خەوا نازانن فیشەگەنە بە باوشی خۆیەوە لەبەرەوەی ئاوا مناڵەکان پەروەردەکەن باشە عزیزانی من یەک کۆمەڵ کەیسم لەلایە ئەگەر پێتان بڵێم هەر خۆتان ڕەنگە هەر بڵێن تووشی شۆک بن کاکە ئەوەندە کەیس هەیە لە ناو زیندانەکانە کە یەکێتی و پارتی بڵاوی ناکەنەوە بۆ ئەوەی کە تێگرای کۆمەڵگا ئەو مۆزوعانە نەزانێ یا ئەو ڕاستی نەزانێت ئێوە ئەزانن لە کۆمەلگای باشووری کوردستانە چییە گوزەرێ ئێوە ئەزانن تلیاک و حەشیش و فەساد و بەرەڵای و بێئەخلاقی چۆن سەرتاپا و کۆمەلگای باشووری کوردستانی تەنیوە ئێوە ئاگاتان لێ کە چی ئەگوزەرێ لە کۆمەلگای باشوورە دەیان کەسم لەلایەکە بکەرەکانی ناو زیندانەکانی ئاسایشوکانی گۆمە و چۆ هەولێر و ئالەم بابەتانان کە لە سەرشتی وە ئەمانە گیراون و باسی ناکەن کە ئینسان بێست لە خۆیە کاتۆ لەو کۆمەلگایە لە ڕاستیە باشە کۆمەلگای باشووری کوردستان لەبارەی ئەخلاقیەوە داڕزیوترین کۆمەلگایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە باشە نەڕێز ماوە نە ئیحترام ماوە نەخۆشەویستی ماوە هیچ شتێک لەو کۆمەلگای ئێمە بەڕاستی نەماوە باش نییە تۆ بڕوانە ژنێ یان پیاوێ ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان تۆ بناسێ و چاکەیەکی لەگەڵا بکە دوایی کەرامەتت هەڕاجەکات دوایی حرمەتت بۆ نایڵێتەوە بەڕاستی عزیزانی من ببورن بەڕێزان باوەڵ بگرن باشە دوایی حرمەتی بۆ نایهڵێتەوە باش نییە من خۆم ئەوانم هەمووی بینیوە ژن هەیە بە نمونە ئەبێتە هاوڕێت تۆ ئۆپەڕی متمانی پێەکەی چاکەی بۆت هەبێت چاکەی بۆت بووە دوایی بە هەر دەلیلێکە دوورەکەوێتەوە یەک 100 جار دڵی ئازارەدا 100 جار ئەشکێنێ بەڕاستی یعنی ئینسان ئێستا وای لێ هاتووە لە هەموو ژنێ ئەترسێ لە هەموو پیاوێ ئەترسێ لە هەموو ڕەفاقەتی ئەترسێ لە کاتێکیشا کە ئەزانم ئەم کۆمەلگایانەی ئێمەش خەڵکی جوانی هەتیا ماوە باش نییە یعنی خەڵکی ئێمە حرمەتی بۆ ئەوەش نییە کە ڕۆژێ لە ڕۆژان بەیەکەوە چایشیان خۆردێتەوە یا بەیەکەوە قسە باسێکیان هەبووە باش نییە لە کاتێکە ئێمەمانان وا فێرکرابن کە کاتێ لەگەڵ ئینسانێکە چایە گەخۆی پیاسەیەکەکەی بەڕێگای ئەڕۆی ئەگەر لە یەکیش دابڕان و دوورکەوتنەوە ئەبێ حرمەت بۆ ئەو مسافەیە بۆ ئەو ماوەیە قایبی کە بەیەکەوە چاکتان خۆردێتەوە کە بەیەکەوە پیاسەیەکتان کردووە بەڵام ئێستا ئێمە گەز باڵا ئەکەین بۆ ئەوەی کە ئەتوانین کەرامەتی بەرامبەرەکەمان تێکشێنین باشە خەڵکی بەوە مرتاحە بێ کە چۆن بزانێت بەرامبەرەکەی ئازار بدا
بەرامبەرەکەی ڕسوا بکە بەڕاستی خەڵک بەوە مرتاح بێت لە کۆمەلگای ئێمەیە ئێستا کە ئەزانێ بەرامبەرەکەی باش ئازار داوە اینجا مرتاح پاڵەکە وەڵا باش ئازارمە ئاواش تێک مشکان و ئاوا ڕسوام کرد و ئاوا جوێنم بە ژن و بنەماڵەوە کەس و کارەکەیە ئێستا کۆمەلگای ئێمە ئاوای دێت نەک تەنها ئەوانەی کە سەر بەدەستەڵاتن ئەوانەیشی کە خۆیان ناوناوە خڵتەی ئۆپۆزیسیۆن عەزیزانی ئارام ئەحمەد ئەوانەی ئێستا خەتەتن بەڕاستی باشە ئێستا کەسانێ پێیابوون پێیان وایە ئەگەر لە وەساپەکەەوە هەزاران جوێن بەژن و خوشک و دایکی بەرامبەرەکەیان بدەن ئیتر زۆر ئاسا و قارەمانن باشە ئەمە گەزگەز باڵا ئەکەن بۆ ئەوەی کە توانیوێتی باش ئازاری بەرامبەرەکەی بدات باشە بەشەر هەیە هەتاوەکو ئەوێ بتناسێ جا چشن چ پیا و هەموو ڕێگەی ئەگرێتە بەر بۆ ئەوەی لێت نزیک بێتەوە دوایی لەسەر شتێکی هیچ و پوچ هەوڵ ئەدا کەرامەتی بشکێنێت من خۆم بەسەرم هاتووە بەڕاستی ئەو بابەتانە باش نییە ئەوەیە ئەمە بێمعناییە ئەمە ڕسوایی ئەو کۆمەلگای ئێمەیە لە تیکتۆکەوە کەس ئەبینم ئەڵێشی ئەزیزان ئەڵێ لەسەر دەستی فڵانە کەس ئیتر وێنەی ڕووتی خۆم نانێرم بۆ هیچ کەسێ ئەمە یعنی چی باشە لە ناو کۆمەلگایەکی شایە کە ئەو پەڕی عەشایر و دواکەوتوو نەزان باشە ئەم کچە ئاوا ئەڵێ تیکتۆکە باش نییە ئەمە یعنی ها من ڕسمی ڕوتم ناردووە لەمە لە نێن بەڵام هەر ئیشی نێرێ ئەوەیە کاک ئەمە واتە ئەینێرم ئەمە واتە بڵاوکردنەوەی فەساد و بێئەخلاقی و بێڕەوشتی باوکیشیان هەیە برایشیان هەیە خوشکیشیان هەیە کەسوکار و بنەماڵیشیان هەیە ئاوا بە ئاشکرا ئەو کۆمەلگای ئێمەیان ئاوا لێ کردووە ئەمە لاخۆی خەڵکی داخراون و عەشایرن و ناوچەکە جا ئەبێ ئەم ناوچەیە وابێ ئەبێ شارەکانی تر چۆن بێ بەدەیان نمونەی ئاوا هەیە عزیزانی ئارام ئەحمەد کۆمەلگای باش و تەواو بووە بۆیە کە لە جێگەیەکە کۆمەڵی ئینسانی جوان ئەدۆزیتەوە بۆەوەی لەگەڵ لێنە ئیساحەتێ بکەین هەزار بێ حرمەتیت پێکرێ لەبەرەوەی کە ئەوجا ئەوە بەدڵ یەکێکی تر نییە کاک بیر لەوە ناکەنەوە بڵێ فڵانە کەس ڕقی لە منە ئەبێ ئارام ئەحمەدی خۆش بێ فڵانە کەس ڕقی لە ئارام ئەحمەد ئەبێ کاک فڵان کەسی خۆش بێ ئەمە ژیان ئابوو جوێ بەڕاستی بۆیە عزیزانی من کۆمەلگای ئێمە تەواو بۆگەنی کردووە ئیسلامی سیاسیەکەی کوردایەتیەکەی ئەلمانیەکەی هەر هەمووی بۆگەنی کردووە بەڕاستی کۆمەلگای ئێمە بە باش و ڕاستی بزان کۆمەلگای ئێمە کۆتایی هاتووە بەمانای کەلیمە باش نییە وەکو نەنکمەوی ئیمامی ڕەبانی بێنە ناتوانێت ئەو کۆمەلگایە جارێکی کە بخاتەوە سەسکەی خۆی باش نییە پارتی وێشێتی وەکو دوو باندی چەتەوە دەست ئەمە دیارن خەڵکەکەیش بۆی هەڵکەوێ لە پارتیەکێتی خراپترە بێت ئەوەیشی کە خۆیان پیان ئۆپۆزیسیۆنە و فڵوفیشاڵە لە ئەوروپا و لە ناوەوە لە دەسەڵاتەکە یەکێتی پارتی چەپەڵتر و پیسترن بۆیە ئومێدم بە هیچ نەماوە لە ڕاستی باش نییە ئیسلامیەکەی لە هەمویان کەزابتر و درۆزنتر و گوێنفرۆش و خۆفرۆشترە بۆ شازایەتەن لەلا من ئیسلامی سیاسی لەگەڵ ئیسلام وەکو ئاینێکی پیرۆزی ئیسلام جیاکەمە لێتر کەس نیکە تێکەڵای نەکا بەڕاستی ئازیزانی ئارام ئەحمەد باشە مامۆسای زانکۆ پزیشک و دادوەرەکەت بەربار دست درۆزن ڕۆژنامە نووسەر هونەرمەند جووتەوەشێن پوڵپەرست هەمووی خەریکی بێ ئەخلاقی و فەسادی بۆ کۆمەلگای ئێمە ئازیزانی ئارام ئەحمەد لە مۆژیان باسی دادگایەکەم کرد لە دەربەنی خان هەندێک کەس بەلایەن ناخۆش بوو من حرمەتم بۆ ژنەکە هەیە هیچ پەیوەندیم بە ژنەکە نییە بەحسەی من قسەی من لەسەر دادوەرەکەیە دادوەرێک دائەنیشێ باش نییە دوو ژنی هەیە ژنێکی تر مارەیە کاتەوە ئەگەر تۆ بڕۆی لە باشووری کوردستانە لای ئەو دادوەرە بڵێ من ژنێکم هەیە ئەمێ ژنێکی تر بێنم ئەڵێ نا بەپێی یاسا بۆت نییە ئەی چۆن جەنابی دادوەر سیانی هێنی بەڕاستی کاک بۆچی ئێوە 24 ساعت بەس دەڵگەتەن لای ناوگەڵتانە بۆ ڕیزکردنی ژن و کچی ئەم عالەم بۆ خۆتان هەموو شتێ بۆ خۆتان ڕەوایە مامۆسای ئاینیە بەس بیری لای ناوگەڵێتی کە 4-5 ژن بێنێ شەو تابیانی خەریکی ڕابواردن و خەریکی سێکسکردن بێت پێتان وایە ئابەمە ئێوە ئەتوانن کۆمەلگا ئاوا لێ بکەن بۆیە ئەو کۆمەلگاتان ئاوا پڕکردو لە فەساد و لە بێڕەوشتی باش نییە بۆیە گەنجێک لە چەمچەماڵە دائەنیشێ دوێنێ ئەدێتە بەرگول لە تیرۆر ئەکرێ باش نییە کاتێک کە ئەم گەنجە تیرۆر ئەکرێ کە بڵاو ئەبێتەوە بە سەدان کۆمنت ئەبینم هینی ئیسلامە سیاسیەکان هەمووی دەستخۆشیەکە لەو کەسەی کە ئەم گەنجەی کوشتووە ئەمە کارەساتە ئازیزانی ئارام ئەحمەد بەڕاستی ئەمە کارەساتە من کە ئەمە ئەبینم ئیتر نییە هێڵنجم بێ بۆ کۆمەلگایە کاکە هێڵنجم پێیە چۆنە بێ لە چەمچەماڵە گەنجێکە خۆی ناوی خوا ناسا باش نییە مەجموعەیە خوانە ناس یا کەسێکی خوانە ناس هەسێ بڕۆ ئەم گەنجە خەڵتانی خوێن کە لە سەجادەیە لەبەروی کە چی دوو قسەی کردووە هونەرمەندێک لەم لایشەوە ئەڵێن کاکە خەڵکی چەمچەماڵ هەمووی خەریکی شەڕە و خەریکی پیاکوشتنە و خەریکی ئەوەیە ئەوە تا شانۆسازێ هونەرمەندێ گیتاژنێکی تیاپەروەردەیە بێ ئەچمتن جادەکە تەختێکە نەیکوژم
کەواتە تۆ ئەبێ چەکی پێ بۆی خۆ پارێزیت ئەگەر چەکی پێ نەبێ وەکو ئەم گەنجە دامایە کە دوێنێ بوو خوێڕیەکە چێ خەڵتانی خوێنەکەەوە ئەیکوژێ کاکە سەرسەریەک ئەڕوا کە هەر ئەو سەرسەری کە ئەم کوڕی کوشتووە خۆی هەر نازانێ قیبلە لەکوێیە هەنە ئەسڵەن دزە درۆزنە داوێن پیسە هەچی بێئەخلاقی ئەیکا بەڵام لە ناو ئەو کۆمەلگایە خۆی کا بە ئەشرەفی شەریف و گەنجێکی دامای قوربەسە لە نەچەند چەماڵە خەڵتانی خوێنەکە لەسەر چی لەسەر گفتوگۆیەک باش نییە ئەو ڕاستە کاکە ئەم خوددا خۆی ئەم عەبدانی دروست کردووە ئەگەر خوددا خۆی بێوە ئەیکوژێ تۆ چی هەڵەسیە لە خۆ دو خەڵکە کوژی کاکە ها لەکوێ خوا بتۆی تۆ بڕۆ گەنجێ لە چەند چەماڵە بکوژە لە بەڕێ قسەی بەدڵی تۆ نییە ها ئەم هەموو داعشە کە کۆمەلگای ئێمەی کردوێتەوە خۆشەویستە ئەوە بەرهەمی چییە کەسێک هەڵەسێ ئەو گەنجا کوژێ ئەوە بەرهەمی قسەکانی مەلا هەڵۆیە بەرهەمی قسەکانی مەلا عەبدولەتیفی سەلەفیە باش نییە ئەمە ڕاستێکیت ئەها کەوتە جووتەوە شاندن هەرکە باسی ئەم قیاوەتی دەکەرەکە باش نییە ئەمە عەقڵەکەیە کاکیچە ئەمە عەقڵەکەیە خێرا کەوتە جووتەوە شاندن لە بەرەوەی باسی داعشەکانەکەم لە باشووری کوردستانە ئیتر من گوخۆرم و ئەلم بابەتانە ئەمەیە خواپەرستەکانی کۆمەلگای ئێمە عەزیزان بۆیە ئەو کۆمەلگای پڕ بۆ لە فەساد و بێڕەوشتی باشە ئیسلامە سیاسەکەی بێڕەوشتە یەکێتی و پارتیەکەی بێڕەوشتە ئەو کۆمەلگایان ئاوا لێ کردووە کە ئەیبینیت باش نییە بە شەرتێکیش ئەم ئارامەحمە هەمووتان ئەزانن بە درێژایی ئەم هەموو ساڵە باشە لە مەلا عەبدوڵای قەسیەوە لەوانەیە کە لە هەولێر بادنەنە گیراون هەتا ئەگاتە مەلاکرێکار هەتا هەر ئیسلامیەک شەقێکی تێ هەڵدرابێ ئازاد درابێ ئەم ئارامەحمە دایف مسکرێتەوە دیفاعم لێ کردووە بکوژەکان ڕسوا کردووە باش نییە بەڵام ئێستا کە ئاوا قساکەم هەموو ئیسلامیەکان ئەگوڵ خۆ ئارامەحمە بێئەخلاق تۆ چۆن باسەکەی هەمووشی درۆستنە بۆ شارەزایەتە هەمیان درۆکن کاکەجە هەر هەموویان ئیسلام و خوددا بەکارهێنن لە پێناوی بەژەوەندەکانی خۆیانە کاکەجە ئەمە ڕاستێکیت باش نییە لە کاتێکا کە ئیسلامیەکی ترۆریست زیەک گەنجێکی داما و ترۆرەکە چەند چەماڵە لا خۆی بڵێ ئەم ترۆر ڕسوا بکەی باش نییە تۆ بێ هەسیت دەستخۆشانە لە بکوژەکەی کەیت بڵێ وەڵام من مسلمانم و ئەم بەشەرە بێڕێزی بە ئیسلام کردووە ئەوە کردووە هیچ بەڵگەیەکیش لە ئاران نێسەر ئەم مۆزوعە حتا ئەوەش بێ تۆ بۆچی کوژی کاکە بۆچی کوشیت ها ئەی باشە بۆچی ئێمە دیفاع لە هەموو ئیسلامە سیاسیەکانمان کردووە بە درێژای ئەم مێژووە کەواتە ئێمە هەڵە بووین بەڕاستی من یەکەم کەس بووم کە ڤیدیۆکەی عەبدوڵای قەسیەم بڵاو کردەوە کە یەکێتی ترۆری کرد لەسەر ئەو مامۆستا ئاینیانەی کە لە هەولێر و ئەوانە پارتی کوشتنی باش نییە یا ئەوانەیە کە لە سێمانی کوژان ئیسلامە سیاسیەکان لەسەر هەموویان من هەڵوێستم هەبووە بەڵام لە مۆلان نامبێت لە ڕاستیە چونکە بۆ لە بەرەوەی ئیسلامە سیاسیەکان لە بەرامبەر یعنی ئەڵێن هەر کەسێ وەکو ئێمە بین نەکاتۆ ئەبێ بکوژرێ ئەمە کارەساتە خۆشەویستان مەلا هەڵۆکان و لەتیفی سەلەفی ژندس باش نییە هەر ئەسی ئەڵەشی وەڵا مەسوول بازانی وەلی ئەمرە مەسوول بازانی وەلی ئەمرە ئەڵێ لەتیفی سەلەفی خۆشی چوارژنی ڕیز کردووە شەوانە لەم بۆ ئەو جێڕە گۆڕی هەتاوەکو بەیانی باشە ئەیشیانەوێ من ڕێزی ئەمە بگرم ڕێزی ئەم هەموو فاسدە بگرم یا ڕێزی مەلا هەڵۆ بگرم مەلا هەڵۆی هەڵەوەڕ کە دانیشتووە تندوتیژی بڵاوکەتە لە کۆمەلگای ئێمەیە ئەو کۆمەلگایان ئاوا لێ کردووە دەسەکەی پارتی خۆش بێ پیاویان نییە بڕوا بۆ لە هەولێر بادنەرە ئەو قسانە بکە کە لە سلێمانی ئەیکەن ئەوە یەکێتی خوێڕیە کە ئێوە ئاوا بوون ئەو کۆمەلگای دەفەی سلێمانیتان ئاوا لێ کردووە پڕتان تۆ لە کوشت و بڕوو لە تاڵانکاری کاکە چۆن شیوە ئابێت ئێمە کۆمەلگایەکی باشوورین کۆمەلگایەکە زۆربەی موسڵمانە تۆ چی هاتووی ئێستا بەشە نارەخسەکە ئەچی ئیکوژی داعشە فەنی تۆ داعشی بەڕاستی تۆ بۆ کۆمەلگای ئێمە خەتەری بۆ هەموو کۆمەلگای بەشەریە و باباش بزانین ئەوەیە ئێستا عەزیزانی ئارام ئەحمەد خۆشاردنەوە لە ژێر ناوی ئاینی پیرۆزی ئیسلامە باشترین کارە بۆ پارەپیاکردن ڕێک بۆ کوردایەتەکەی بنەماڵی بەجای تاڵەبانی وایە کوردایەتی هەی کوردایەتی ئیسلامی هەی ئیسلامی باشە بۆتە باشین کاسی بۆ پارەپیاکردن باش نییە هەیە هەموو تەمەنی سەرقاڵی دزی و دەستپێسی و کاری سۆزانێتە سێرەکەمە چێ بۆ عەمرە دەشتێکی ئاوا کردووە ئەچێ بۆ عەمرە و کە عەمرەکە تەواوکە دوای هەفتەیە ئەچێ لەسەر کارە ئەسڵەکەی خۆی دەست پێ کاتەوە وەڵامیش بۆم نووسی بەڕاستی بۆم نات وتم عەمرە بەس گوناحی ماج لابە هی ئەوەی تر لا نابە بەڕاستی ئەوی بکەی بە حەج چی بۆ بنووسم کاک ئەوە وای بۆ بنووسی چایتر نییە بەشەر هەیە ئازیزانی ئارام ئەحمەد لەسەر پەلاماردانی ژن لەسەر ئێختیساد لەسەر بێڕەوشتی لە ناو هەولێرە چەندین جار خراوەتە زیندانەوە دوجار 5 ساڵ حکم دراوە لەسەرەوەی پەلاماری ژنوکشی خەڵکی داوە کەشی ژنێک لە هەولێرە چوار قسەی کردووە لە سەجادێکە لەگەڵ پۆلیسەکانە ئەم هاتووە لە چی لایڤی کردوتەوە مشکاتی لێ دەکەم ئەوە بێڕێزی بە ئاینەکەم کردووە تۆ سەیری ئەم زۆڵێتیە شەو تا بەیانی ئارەخۆری
دز و درۆزنی لە ژیانتان نەزانی نوێش چییە باش نییە ئەمەی کردووە سەدان تیرۆریست بۆی ئەنووسێ خوا جەزا باتەوە خۆ جەزای باتەوە کاکە دوێنێ پەلاماری ژنی خەڵکییا بوو لە هەولێرە تعدای سێکسی کردبوو کاکە دوێنێ حکومیانە سەر بیاڕەوەشتی خۆ بەپێی ئاینی ئیسلام بێ ئەو کەسەی کە ئەچێ سواژنێکە بە دوو لە ڕێەوە بە زۆر ئەبێ قامچی باران کرێ کەچی تۆڵێ جەزاکە الله لەبەرئیش کاتەکە لەو ژنە کە جوێنی کە کفری کردووە ئەمە قسەی قۆڕە کاکەژیان بەچێکت عزیزانی من هێندەی سەرە دەرزیەک بڕوات بە ئاینی ئیسلام نەبێت بڕوات بە خودا نەبێت باشە بڵێن بڕوات پێ نەبێت تەنها بڕۆ چی بکە هەر لە خۆتە بەرماڵێ دابنێ باش نییە ئاوایە بکە هیچ مەڵێ ڕسمێکی لێ بکە بڵاوی کردوتەوە بڵاوی کرد ڕسمەکە داهزاکە نووسێ ئەیسا من وا بکەم هەر ئەشم بەرماڵێ ڕاخەم عزیزانی ئارام ئەحمەد بەرماڵێ ڕاخەم نوێژی ناکەم بەدەستەکان بەرزەکەم وەکو نوێژ و ئیت نوێژەکەش ناخوێنم ها هیچ ڕەنگە حەیران بڵێم ڕەنگە گۆرانی بڵێم ڕسمەکەی بڵاوەکەمەوە 10,000 کەس ئەنووسێ ئای دوژی ئارام ئەحمەد ئای خورە خوا جەزا باتەوە ئارام ئەحمەد ئیتر نازانێت کە ئەم بەشەرە ماهیەتی چۆنە ئاخر ئەمە ڕەنگە درۆ بکە کاکە ئەمە ڕەنگە قەشمەر بێ ئێوە چۆن خێرا ئەماکەن کاکەم هەر لە بەسە بەرمایە دانیش کارە بەشم حەیران خوێنان لە خۆیەوە کاکەژیان ئێستا ئەوای لاتوە ئەتوانم بەیانی وا بکەم هەر لە خۆم هەر بە درویش باش نییە ئەمە کاڵتە جاڵێکی عەزیزانی ئارام ئەحمەد بۆیە بەداخەوە بۆ کۆمەلگایە کە ئێمە ئاوای لێ هاتووە ئەمە پارتیەکەت ئەمە یەکێتیەکەت ئەمە ئیسلامە سیاسیەکانیشت باش نییە ئەمە ئیسلامە سیاسیەکانیشت کە ئەو کۆمەلگای باشودان ئایندە چی بەسەرێت من بەداخەوە بەڕاستی بۆ گەنجەکە چەند چەمەڵا ترۆر کراوە کاکە ئەمە کارە ساتە بۆ کۆمەلگای ئێمە پێویستە ئاسایشی چەمچەماڵ بکوژەکە بگرێ حتا ئەبێ لە ناو ببرێ ئەو بکوژەی بەڕاستی چونکە ئەوە ڤایرۆسە ئەوە میکرۆبە بۆ کۆمەلگای ئێمە باش نییە ناکرێ لەسەر مناقەشەیەک کاکە خوددا منی دروست کردووە تۆشی دروست کردووە کاکەژیان مردن هەیە زیندوو بوونەوە هەیە بەهەشت و دۆزەخ هەیە کابرا مسلمان نییە مافی خۆیەتی تۆ مسلمانی مافی خۆتە کاکە ئەو تا لەم کۆمەلگای ئەوروپایە سەدان مزگەوتیتیایە سەدان دیسکۆشیتیایە سەدان باڕیتیایە خەڵک بۆ خۆی ئەخواتەوە خەڵک ناخواتەوە جگەرە ئەکێشێ جگەرە ناکێشێ ئەچێ بۆ لای ئافرەت ناچێ بۆ لای ئافرەت نوێژ و ڕۆژوەکە نوێژ و ڕۆژوو ناکە کۆمەلگای بەشەری ئاوایە کاکە خۆ تۆ هین نی دانیشی بڕێ ئەوەی وەکو من نەبێ منەی کوژم وتو چی کاکە تۆ چیت کاکە تۆ کەڵەگای تۆ ئەی خوددا دۆسەخ و بەهەشتی بۆ دروست کردووە بۆ ئەوەی کە دێ لێ پرسینە لۆ خەڵکە بکە ها ئەمە هەمووی بەڕاستی ڕێک خەڵک کەلکردنە بە ناوی دینەوە ئازیزان وەکو کوردایەتەکەی جێتی و پارتی ئەوەی لێ هاتووە بەداخەوە بەڕاستی بەداخەوە بۆ کۆمەلگای ئێمە وەرە ئازیزان من مامۆستا بوومایە چاوان بەهاتایە بۆ لەم دەستی بخوێندایە وەکو لە تیڤی سەلەفی مێردیشی هەیە من دەستم لەگەڵا تێکەڵاو کردایە من بردایە سێکسم لەگەڵا کردایە دۆ شەحەمان کە زانرا ئینجامارەم بکردایە توخواشیتان پێ ناکردم ئێوە کەچی 2,000 لە قسێژەکەی لە پشی لە تیفۆسیۆن نوێژەکەن ئەش لێ مەسوول بازانی وەلی ئەمرمانە باش نیە بەتەمان بە کوشت و بڕ کۆمەلگا ئاوا لێ بکەن بە کوشت و بڕ بەتەمانەوە بکەن نا بە کوشت و بڕ بۆتان ناکرێ بەڕاستی ئەو بخەنە مێشی خۆتان عزیزانی ئارام ئەحمەد بۆیە ئەم کۆمەلگای ئێمە ئاوای لێ هاتووە کاتێکیش من ئەچمە بەریتانیا لەگەڵ کۆمەڵی خەڵکاکەوە خەڵک ئەبینە من هەموو کەسێ بۆ لا مەسەجادا لەلا کەسی خەڵکانێکی جوێنەدەن و فڵانکە دانیشتەکە کارەسی خۆمە بە قوربانە بە کەیفی خۆمە کاکە لەگەڵ شێدا پێم خۆش بێ دانیشم بۆ لایکێ پێم خۆش بێ ئەچم شێ پێ خۆش بێ بۆ لای مەسەلام هەیە بۆ لای من پارتیە کاکەژێ من چی بکەم خۆ ناچم بڵێم کاکە تۆ پارتی بۆ نییە بێ لەگەڵ ئارام ئەحمەد ڕەسم بگریت تۆ یەکێتیت بۆ نییە لەگەڵ ئارام ئەحمەد هەشتیوانیە کاکەژێ من دیان رفيق ما يشتيه بارتيه حسكه شيوعيه شي فلان في سنه كاكا رفيق ما اسلاميه كاكجا بلام هاورما لا بيندي كومرات تو ريخ رايكش لندن ودور براها خوش في سنه داكوكا هي ودارم كجنوبياواني بريطانيا داكوك جولترو فراوانتري بكن ريخ رايك اكري ببيتا بايك بوكاري جولترو كاري باشتر لا عندي ترى وكومالا گەنجی باشن لە ژن و لە پیاو و ئیشی باشەکەن لە لەندەن و دەور و بەریا بەڕاستی و هیوادارم کە ئەو ڕێکخراوی داکۆچیکار لە مافەکانی خەڵک سەرسەختانەتر بەردەوام بێ لە کارەکانی و بەڕاستی من پشتیوانیان دەکەم بۆ کارێک کە خزمەتی خەڵکی کوردستان و دەرەوە و ناوە ئەو بکە ئەوەش بە قەرەباڵغکردنی هەموو ئەو خۆشەویستانی کە لە یوکیان یا لە بەریتانیایان بتوان فراوانتر و گەورەتری بکەن عزیزان شتێکتان پێ بڵێم ئەمە وەکو سەرخەت بۆتان باسەکەم وەکو شتی تر نییە
گروپێکی ناوێکێتی لە ماوەی پێشوە لە حوتی 6 حوتی ئەم مانگە ئەم گروپێکێتی هاتبوون بۆ ترۆرکردنی ئارام ئەحمەد. ئەمە وەکو سەرخەت باسیەکەم لە حوتی مانگ هاتبوو لە دانهاخ ئەمانە سەر بە دژە ترۆری یەکێتین من بە ناوەکانم لەلایە کێناردوونی ئەوەشم لەلایە دەنگیانم لەلایە لەبارەی یاسایی و لەبارەی قانونیەوە دەنگەکانیان لەلایە کە چۆن گەڕان بە شوێنما حوتی مانگ ئەوان هاتن من دەی مانگ چوومە بەریتانیا کە چوومە بەریتانیا دوای سۆڕژ بەداخەوە کۆمەڵی ڕسم و شت بڵاو بووەوە کە من خۆم حەزم نەکردووە بە سەریعی ئەو شتانە بڵاو بێتەوە لەوێیشە هەوڵ و تەقەلایاندا بوو کەسانێک کە بەناو ئۆپۆزیسیۆن و ئالەم بابەتانن کۆمەڵێک جوێن و سوکاتیان بە ئارام ئەحمەد کرد دەڕێگەی وەساپەوە هەڕەشە و گوڕەشە و ئەدەسەکە بنێرە و ئالەم بابەتانە ئەدەسەکەش ئەمزانی کە ئەوانە 5 سەعات لە من دوورن بەڵام ئەدەسەکەیان بۆ ئەو گروپە ترۆریستی ناوێشێتی ئەویست من خۆم ئاگام لە هەموو ئەمانەیە ئاگام لە وردەکارەکانیەتی هەموو دەنگەکانیان لەناو ئەما هەیە ناویشیان هەیە یعنی بەپێی بەڵگەی قانونی و یاسایی نەک من هەر لە خۆمەوە قسە بکەم من لێرەوە بە جەماعەتی دەباشانێکێتیاڵم تۆزێ پیاو بن کاکە تۆزێ پیاو بن کۆمەڵی خوێڕی منێنە سەر خەڵک و بەدوا گەڕان و هەڕەشە و گوڕەشە و تی على ساتانێ ئارامی خەڵک تێک بن و ئالەم بابەتانە من لە بەریتانیا چوومە پۆلیس ڕاستیەکەی هەموو شتەکانی خۆم تەسلیم کردووە و لەسەر ئەو کەیسانش ئەڕۆم لە حقیقەتە و ئەوانە هەمی ئەدەم بە دادگا لە ڕاستیە چونکە ئێمەمانە هیچمان نەکردووە دژی ئەو دەسەڵاتە بووین مافی خۆمان ڕەخنە بگرین لە ئیسلامی سیاسی ڕەخنە ئەگرین لە کۆمۆنیسم ڕەخنە ئەگرین لە کافر و بێدین ڕەخنە ئەگرین پێویست بۆ ناکە تۆ دابنیشی کۆمەڵی خێڕی بنێری بۆ بەریتانیا بۆ ئەوروپا بۆ هۆڵندا وڵا ئارام ئەحمەد بیگن و چەقۆی لێن و چیوانە بۆ کاکە چیمان کردو ئەمە هیچی جەماعەتێکی و عیب ناکەن بەڕاستی کاکە بۆیە من هەتا ئێستا بەڵگەم لەسەر ئەوە نییە کە ئایا پاڤڵ و قوبات ئاگادارن یان نا بەڵام بەڵگەم لەسەر گروپەکە هەیە و ئەزانم کە ئەمانە دژە ترۆری یەکێتین و حیمایە شێن ئەزانم و بەناو بەڕسم لەلام هەن دەنگیشیان لەلام هەیە کە ئەڵێ ئەدەسەکەی بدۆزنەوە ئەو ئەلەم بابەتانە دانکانشن لەلا هەیە یعنی ئەوانە بەڵگەی یاسایی و بەڵگەی قانونین لە ڕاستیە بۆیە من ئەوانە ئیشی خۆم ێسەرەکەم بە پێی یاسا ناشبن ئەو مۆزوعەکانم من نەک هەر ترسنۆک نیم لە ڕاستیە بەڵام من نازانم ترسنۆک و ئازای یعنیشی بەڕاستی لای من مەچەک چەندە بەهێز بێ ئەشکێ بەڵام عەقڵ ئەگەر بەهێز و ئازا بوو ناشکێ بەڕاستی هەر لەبەرەوەیشە کە ئارام ئەحمەد چونکە عەقڵی فراوانە و عەقڵی ئیشەکە ئەزانی ئیشەکانی خۆی چیەکە هەزاران سەرسەری و پیاوکوژی وەکو ئەوانە ئاوا هەر بە زیندوی ئەخەمە چاڵ بەڕاستی ئەوانە ئەحمەق بوون بەڕاستی بە 3 سیارە ئەچن بۆ شوێنێ من چاوم لیانەکە ئەچن بۆ کوێ بەڵام ئەوان چیان لە من نییە لەبەرەی چۆ لەبەرەی من وردم بۆ کارەکانی خۆم بەڵام ئەوان ڕەشەوڵاخ و ئەحمەقن تەلەفۆنەکە ئەوە ئارام ئەحمەد چۆن بیدۆزینەوە لە فڵان شوێن و ئەوە دانکان هەمووی لای ئارام ئەحمەد ئاوا ئیشەکەن کاکە ناتوانانی ئیشکەن کاکە ئیش چۆن واکرێ برای من بڕۆسەی CIA کە بڕۆسەری کەباڵ کە بڕۆسەی فانفیسا کە بیانوێ کەسێک کوژن شەیتانش پێی نازانە کاکە ئەیلەوە ئێوە ناوخۆتە لە خێرا بەم نەڵێن ئەی هاوار لە ناو خۆتانەوە کەوتن دەرەچن بەم نەڵێن ئارام ئەحمەدەوە فڵان کەس تخوا ئێوە بەشەرن بەڕاستی جەماعەتی یەکێتی و پارتیوانە بابەتانە تخوا ئێوە عەقڵتان هەیە کاکە داماون ئێوە بەڕاستی کاکەشی تۆ بچی حەو کەس بنێری لە کوردستانەوە بینێری بۆ هۆڵندا 6 و حوتی مانگی 6 باش نییە بە فیزەی فەڕەنسا وڵا بچمەشە ئارام ئەحمەد بگەڕێن با بە ئەم ماڵێ من هەچوە دەورەکەی کامێرایە ئەمە یەک کامێرەشی تایە تو هەر نایبینیت ئیتو ئەجا بچێ سەرماڵە وەک گاڵتەیە کاکە ئەمەشکەمە قڵەچیە کاکە وەڵڵاهی با پێتان بڵێن باش بیزانن کاکە بە شەرەفم هەموو سەرانی پارتی هەموو سەرانێکێتی بکاتن ئەو دەرەجێ هەر بە پێشتان نازانم بەڕاستی هەر بە پێش نەزانم پاشە نێک شتێ بیخەنە بەشی خۆتانەوە من کە کاتێ وەکو ئارام ئەحمەد ئەم ڕێگەیم گرتە بەر وەکو سەردەشت و کاوە و فڵانە فیسارەکان خۆ ئەوە عەقڵم پێش کێ ئەم ڕێگەی من ڕێگەیەکە کە بەدبەختی لە دوایە کە لێدانی لە دوایە کە سوکاتی لە دوایە کە تیرۆر و کوشتوبڕی لە دوایە کە ڕەفاندنی لە دوایە کە گەڕانەوەم بۆ کوردستانیان بووە بەخەون کە سوکار ڕەنگە ئازار بدرێ خۆم ئازار هەموو ئەم ڕێگانم تاقی ئەزانم کاکە خۆ عەقڵم پێش کێ کاکە گیان کاتێ من دژایەتی پارتیم کردو خۆم بۆ هەموو ئەمانە حتا خۆم بۆ کوشتنیش دانەوە لە ڕاستیە ئێوە بیر لە چیەکەنەوە ئێوە پێتان وابێ بەم فڕۆفیشاڵە ئارام ئەحمەد پاشەکشەیەکە من بە ئێوە وتووە هێز نییە بتوانێت ئارام ئەحمەد پاشەکشە پێ بکە بەردەوامە بم لەسەر بێڕەوشتیەکانی ئێوە لەسەر دزیتان گەندەڵیتان بێحورمەتیتان فەسادیتان ئابڕووتان بۆ ناهێڵمەوە بە باش بیزانن بە هەزاران تیرم ماوە هێشتا نەمتەقانەوە دژی یەکێتی و پارتی هەمووی ئەتەقێنن دشتن بە باش بیزانن
من سجل بيوم وتوا آرام أحمد تبعتي بلني هي زور بآرامي حتى برينداري كنتم تربيت حتى برينداري كنتم تربيت يك سجنية بتواني بقى بكي بمين بوكاتي خوي ليروا دو سقسي كشتان بو كمو بلم لمك من بيدن ناكل بهشتك بيزناك كس هيش كس خوي ما عنده كراس بيدن كدني آرام أحمد تنها مدنا نتش بيش كسيني براس شو مدة بريطانيا جا دو كولان وبازار اويتو عن بيت مهربي كراو شنو بو خلق آرام أحمد خوش بيت خلق آرام أحمد بجيان وبدل وبروح اي باريزي جا من امهم وخلق الشريفه من لبش بيه كنت طبلي خيوري تيوري شي انسان حسابين بوكا كاكش شين كاكش يا له هولندا تو ينزي مالك آرام أحمد بيتو اقل بيا يورا فن شيلا جماعتي يكشيتي خوي ببياوزاني يا هيني بارتي باش نية بس دو سكتي خوي درخا ولا آرام أحمد منو فلان وفلانين يي نسل ادس كمان بري اقل خوم ادسي مالك خوم نايتي بياوني باشا كيسا 2300 جوي دنگي منويا تو دمو كنسر وكلي خو درخا بلا اما يك اما دو اما سي اما شوار آرام أحمد ادس كمان بري سري اقل ادس كي مالك نايتي هربتا كوري حاجه علي باوشي خومني تو بياوبا ولا سر باشا هلو نعم زعما اوني بياونيت بس بشتي موبايلو دانشن هرشو قرشو جويندان وسوكاتي تواوي جوينا كانتان بلاو كموا تواوي دانا كانتان بلاو كم برشازيتا بوي خلق بتاع ناسي كايوا شن بيشرفوا بقيمه همي بلاو كم باغديتا هذا خو مقسناكم هم دانا كانتان ادنا موبايلها نوسينا كانتان جوينا كانتان سوكايتا كانتان لنا موبايلها هم شي بلاو كموا باباش طب ليروا اش مسل بحث جيت عزيزاني آرام أحمد ايش بحث قال لسرق سكاني احمد ميرا فاروق رفيق وهندي رفيقيت لسر اما انتو شخص بوك عزيزان جمله قصيك اك احمد ميرو دكتور فاروقي بريز وفاروق رفيق وبلاديش كيشمان هي ناوكيت شيت خوا لبي مشو كوريكي محترم وباشا بداخو لبي مشو ايش باسق ساكا لو قسناك كديان اقاداليان بوم حسي كان زياتي إشارات ببرلمان وبتعبد أحمد ميرو وبذلك زياتر برلمان أمو برلمان أوي وبرلمان واو برلمان بينه وبرلمان قاعدة شيتيا وأنا بابتانا عزيزة كاني آرام أحمد قرية كله هونية أم إيه واحد هميشه إغلين وبرلمان قاعدة شيتيا أم قاعدة تنها قصان قراني انصيباتك تنها قصان مكابرة بلاشين قراني انصيبات جنجيكا دان خوشة هنرمندا قراني بيجا قاعدة أكاشيكا هم من جيليين بلاشين قرية كل ماني وبم قعدة وقدو تانا كاكشين من بيموايا قرية كأمانية ايوا ناتانيوي تيركا ريق لسنجي سراني بارتي ويشتو دباشانو سراني يشتو بنا مالي بازاني بنا عزيز رو بالا ايوا ناتانيوي تيركا ريق بسنجي بنا مالي بازاني وبا سنجي دباشانو سراني بارتي ويشتو بنا بوي ينتنها باسي برلمان كان برلمان شيكاكا صاري نودو سي برلمان ملا بختياري تيابو نازانم احمد سادالي تيابو دهان كسي تيابو نتيجه بو بشي شرينا اخوي برهمينا كواتا قريكا مساله برلمانيه عزيزاني من هم بك عزيز رؤوف علم بفاروق رفيق علم باحمد مير علم قريكا برلمانيه بيز بوناك ايوا هل قاعده هم سو قاعده بوك رب كان لانه وصوا ينظفر لما انا بس ايوتي ايوا حد امقسي بدم تانا براسي لو تشي لك بس قصيك ها والله قولان لها او تي بيوت مش نكاكش دواي اويش قاعده بونو قراني وتنو قراني هالبرشيو امانه كاك نعيبه نشوريه نبي الرزيه راسيكي ميجي ما بدي جاي همو ميجي يكون هالاميتيابو كاكا هالبرين مان هي ابي قراني زوقي بوبلي بوي هالبره قاعده هي شو مالي هي اما زوزر اسيه وكو شلون هم قولنا كان هي ام بشيش مان هي براسي اما سكاتي نيه كسيه قاعده كاتو قراني علتو اماك ايو بودانيشن تنها ام كلمه بدمو قلتو قعدوا انا بابتنا عزيزاني من ايو بوي باسي برلمان كان ناتاني تيد من بس بدا باشانو بسي رشاو جاكش الازام موقعتك تنوا قليم لتانيه چونك ايوا خلقاني شريف ندوكو مالقيام لازم بو ايوا هي براسي بلان اصل اويكا قريكا لا برلمان ونيه ام صويان برلماني كي صحيح آرام أحمد كاك عزيز رؤوف أحمد ميرا كاك فاروق الرفيق شيء هر إنسان جوانا كان أنكم الجايبات شو كل سنة هي بيخرا أو شوينا نأو برلمانه هيش من بيناك يبغى قدايته
هیچمان پێ ناکرێت یەکسەرە بنەماڵی بازانیەت شتێکی بەدڵ نەبوو بە شەق پێمان داخە ئەمەکە دەرەوە ڕاومان ئەنێت هیچمان پێ ناکرێت ئەسی گرێکە ئەوەیە ئازیزانی ئارام محەممەد ئەسی گرێکە ئەوەیە کە پارتی وێشێتی بڕوایان بە دیموکراسی و پەرلەمان و هەڵبژاردن و ئەمانە نییە خەڵکی کوردستانیش هێشتا ڕانەهاتووە بە مەسەلەی دیموکراسی بە مەسەلەی دەسەڵاتدەستکردنی دەسەڵات یعنی هێشتا ئەمە نەبووە بە عەقڵیەت کۆمەلگای ئێمە کۆمەلگایشی خێڵەک و دواکەوت و نەزانە کۆمەلگای ئێمە نازانێت دیموکراسی چییە نازانێت ئازادی چییە نازانێت بەیەکەوە ژیان چییە نازانێت پەرلەمان چییە ئەمانە هیچی نازانێت بەڕاستی کاتێک کۆمەلگایە کە زیندوو نییە کە ئێشتا ممارەسی دیموکراسی نەکردووە کە عەقڵیەتی لەگەڵ عەقڵی دیموکراسی و ئازادیان نایەتەوە کە بڕوای بە دەسەڵاتدەستکردنی دەسەڵات نییە ئیتر هەڵبژاردن و پەرلەمان تەنها گاڵتەجاڕیە تەنها قسەی سووکە بەڕاستی تەنها بێڕێزیکردنە بە خودی دیموکراسی و بە خودی پەرلەمان و بەمانە یەکێتی و پارتی بە هیچ جۆرێ بڕوایان بە هەڵبژاردن و بە پەرلەمان و بەمانەوە نییە یەکێتی و پارتی لە ڕێگەی پەرلەمانەوە ناڕۆن ئەم پەرلەمانە هەرچێکی لێ بکەی هیچی پێ ناکرێت لە ڕاستیە ئەو حرەکەتەی یا ئەو گروپەی بیانەوێ بڵێن ئێمە لە ڕێگەی پەرلەمانەوە گۆڕانکاریەکەن ئەمە قسەی قۆڕە شتیوانیە مەلا بەختیار خۆی دائەنیشێ ئەڵێ ئەگەر یەکێتی یەک کورسیش نەمێنێ دەسەڵات تەسلیم ناکە قسەکەشی ڕاستە چونکە چەکی پێیە و باوەڕی بە دیموکراسی نییە باوەڕی بە ئازادی نییە باوەڕی بە دەسەڵاتدەستکردنی دەسەڵات نییە ئەمە ئاسی مەسەلەکەیە ساڵی 92 یەکێتی پارتی 51 و نازان لە ساڵ چەندی هێنا یەکێتی لە ساڵ 40 هێنا باش نییە ئەو کاتە یەکێتی بڕوای بەوە نەبوو بڵێ پارتی و بنەماڵی بازانی ئێوە لە ساڵ 50 هێناوە فەرمو 4 ساڵ ئێوە حکومەتتان هەبێ ئێمە ئۆپۆزیسیۆن نەبین سۆسەر ئاساییە با 4 ساڵ پارتی ئەوەی کردایە بەڵام یەکێتی نەیکرد پەلاماری چەکیە قبوڵی نەکرد بەڕاستی دیان هەزار کەسیان لە یەکتر کوشت بەیانیش هەر هەمان عەقڵیەتە لە ڕاستیە لەبەرەوە من ڕێزم بۆ کاک ئەحمەد میرە و کاک عەزیز و کاک فڵانەکانی تر هەیە کە مەسەلەکە پەرلەمان نییە تکایە مەسەلەکە پەرلەمان نییە ئەو نش بێڕێزی بەگەعدە و بەنازانم ئەمانە مەکەن کاکەجیان یعنی پێتان وایە ئەم پەرلەمانە بۆیە خراپەرەوەی گۆرانی نسبەتی تایە لەبەر ئەوەیە ئەی سەود دەکەسەکەی تری کەی وایە برایشتین پەرلەمانی شتیسی یعنی تۆ بەتەمای جێلاسە نازام ڕێواسە کێیە ڕێواسەرێکی پەرلەمانە بێدانیشم شتکە کاکە وڵا قۆنەرەکانی گۆڕان سەی وەکو سەرۆکی پەرلەمانەکە هێنی سەی وەکو هەیە من هەورامی هێنی هەر بەڕاستی بەجێ دەنگی خۆشە چاگرێمە بۆڵێ ئارام ئەحمەد بەداناخە ڕۆگوێنەکانی لێ ئەیە کاکەشینم بۆیە تکاتان لێکم ئەسڵ ئەمەیە تەواو لەمە بەدەر نییە کۆمەلگای ئێمە یەکێتی و پارتی حیزبەکانی لە گۆڕانتەوە لە شوێعیتەوە لە ئیسلامیتەوە لە کافرتەوە لە کۆمۆنیستەوە لە چەپەوە بڕوایان بە مەسەلەی دیموکراسی و ئازادی نییە کۆمەلگای ئێمە هێشتا ئامادەیی نییە بۆ وەرگرتنی دیموکراسی بۆ وەرگرتنی ڕۆحێتی بەیەکەوە ژیان بۆ وەرگرتنی ڕێزگرتن لە بیرروڕای یەکترین باش نییە یا قبوڵکردنی ڕائجیاوازەکە کۆمەلگای ئێمە هێشتا ئەمەی قبوڵ نییە تەواو کۆمەلگای ئێمە هێشتا نازانێت پەرلەمان چییە بنەماڵەی بازانی و پەرلەمان ئەوە بەڕاستانە کاکە ها بنەماڵەی بازانی پەرلەمان بەیەکەوە گونجێن ئازیزانی ئارام ئەحمەد یەکێتی و پەرلەمان بەیەکەوە گونجێن بنەماڵەی بازانی دیموکراسی یەکێتی و دیموکراسی کاکە عیبە شتی وان نییە تەواو شتی وان نییە کاکە یەکێتی و پارتی دوو باندی مافیایی و چەتەن چەتەی لە شاخە چەتە بوون یەکێت بە هەمەش چەتەن عەزیزانی ئارام ئەحمەد آخر قسە ئەکەم و بەجێتانە هێڵم کۆمەڵێ مەلەفم بۆ هاتووە لەسەر سەرمایەدارەکانی سلێمانی لەسەر کۆمەڵێ لە ژاڵە و ئەوانە کە چیان داژی کردو چیان دزیوە و لەسەر کۆمەڵی خەڵکی تریش لە گەرمیان و لە سێمانیە لە چەند ڕۆژی ئایندا دێمە خزمەتان بۆ لایڤێکی تر ئەوەیشان با پێ بڵێم ئەوەی کە لە بەغا ڕوویە ئەم بێنە و بەرەوە و ئەڕە وڵا دنیا کاول بوو ئەڕە وڵا کوردستان ئەمە ئەوە با پێتان بڵێم یەکێتی بەسەر سلێمانی و مەزایی داکات ئەو بێنە پێچایی خۆتان یەکێتی ڕاست ناکات لەگەڵ خەڵکی سلێمانیە ئەو شەڕانەی کە یەکێتی تەنها لە پێناوی مانەوەی خۆی و بەژەوەندی خۆیەتی ڕەبتی بە مەسەلەی خەڵک سلێمانی و ئەلەم بابەتانەوە نییە ئەگەر یەکێتی ڕاستەکات و قساکە فەرموو دەبا سلێمانی لەگەڵ بەغا ڕێبکەوێت و بوجە وەرگێت و بیا بە خەڵک ڕاستگویانێ نەیچێ بۆ خۆی بزانام شیواکە نە ئەو شتانە بۆیە ئەکا بۆ ئەوەی پارتی زۆرترین بەشی باتێ بۆ خۆی بیتزێ نەک بۆ خەڵکی سلێمانی و خەڵکی ئەو دەڤەرە لەبەرەوە دڵنیا بن لەوەکە یەکێتی قاچاقچێتی بەسەر دەڤەری سلێمانیەوە ئەکا و ڕاست ناکا لەگەڵ پەیامەکەی خۆیە و ئەو پەیامە هەڵخەڵەتێنەرانەیە و من حەزیش دەکەم کە ئەو بڕیارە لە بەغاوە درا ئەگەر پارێزگایەک ناڕازی بوو ئەتوانێت لەگەڵ بەغایە
بیسەلمێنێکە غەدی لێکرێ هەتا ئەوەی بەشە بودجەی خۆی بۆ بنێرن بەڵام سبێنێکێتی لەگەڵ پارتیان ڕێەکەوێ ئەڵێ نەخێ سلێمانی غەدی لێ ناکرێ و هەموو شتێک تەواو و ئێمە پێویستیمان بە بودجەی بەغانی و لە هەولێرەوە ئەماکەین ئەگەر پارتیش باش بە زڕ ناکەی یەکێتی هەڵنەپەڕی اینجا ئەڵێ وەڵا کاکە غەدرمان لێکرێ و ئەرە وەڵا سلێمانی ئەمەسیانی هەمووی درۆ دەلەسەی ئەمە ئازانی ئارام ئەحمەد خۆشەویستانی من باوەڕ بە پارتی وێکێتی مەکەن پارتی وێکێتی لەگەڵ ئێوە ڕاز ناکەن هەزار جاماوتە بەداخەوە اینجا ئۆپۆزیسیۆنەکەیشی کە لە دەرەوەیە لێجری پارتی خراپترە سوێن بە ئیلاهی خەڵکەیە کە بە ڤیدۆکە بڵاوی ئەەکەمەوە کە ڕسمم لێگرتووە ئەمەندەی جوێن بە بنەماڵی منداوە بە درێژایی 30 ساڵ لێکێتی و پارتی ئەو ژنان بە ئارام ئەحمەد نەداوە سەرسەرێترین پارتی سەرسەرێترین یەکێتی و گۆڕان ئەو ژنان بە ئارام ئەحمەد نەیاوە باش بیزانن لەبەرەوە یەکێتی و پارتی زۆر شەریفترە لەمانەی کە خۆیان ناوناوە ئۆپۆزیسیۆن و لە ئەوروپا لە ناوە ناڵم هەمووی ها باش نییە بەڵام لەمان شەریفترە باش بیزانن من بۆیە ئومێدم بەمانە نییە وەکو ئارام ئەحمەد ناشمن ناو هیچ گروپ و دەسە تاقمێکەوە باش نییە ئەشەویلا پشتیوان لەو گەنجاناکەم لە بەریتانیا یا لە هەر شوێنێک کە گەنجانی پاک و بەسەریخە و ڕێک و پێک و محتەرەمن ئەویش کەسێک کە ئێستا بۆ نمونە برادەری خۆم چوار جوێن بە کەسێک بدا من ێستا سەڵبێکی لێدەم تۆ برادەری من نیت دەبرێت جوێنی دێ بەڕاستی باش نییە بەرحاڵ من لەو کاتان ناگرم خۆشەویستیم بۆ هەمووتان هەیە ئینشەڵا چەند ڕۆژی ئایندەیە ئارام ئەحمەد دێتەوە خزمەتان بە لایڤێکی تر لەسەر کۆمەڵێ دزی و گەنەخۆری و چەتەیی پارتی وێکێتی و ئەوانەی کۆمەڵی سەرمایه‌داری ساختەچی کە چیان کردو چیان نەکردووە چ لە گەرمیان سەیران بەر شوێنەکانی تر بکورە مەرزەکەی ئەم لای تر ئەوەی گەرمیان ئەوانە من لە خزمەتان نابم ئیتر بەخواتان ئەسپێرم ئازانی ئارام ئەحمەد ئیسلامە سیاسەکانیش پێیان ناخۆش نەبێ من بڕوان بە ئێوە نییە بەخوا عزیزانی من بەخوا قەسەم بڕوان بە کوردایەتی خەڵکی باشوور نەماوە بەخوا بڕوان بە کۆمۆنیستەکەی نەماوە بەخوا بڕوان بە ئەلمانیەکەی نەماوە بەخوا بڕوان بە ئیسلامە سیاسەکەی نەماوە ئەشۆ بلا حرمەتم مێ بۆ خەڵکی مسلمان و خواپەرست و ئالەم بابەتان و بۆ ئاینی پیرۆزی ئیسلام بەڵام حرمەتم بۆ ئیسلامە سیاسەکەی نەماوە قەسەم بەخوا هەمان درۆتان لەگەڵاکەن خەڵکینە بە ناوی دینەوە قەچاقچێتیەکەن بە ناوی کوردایەتیەوە بە ناوی کریەکارەوە بە ناوی ئازادیەوە بە ناوی ڕۆژ بەخوا هەموو درۆکە عزیزانی ئارام ئەحمەد لە منی ببیسن ڕاستیەکان قەسەم بەخوا هەموو درۆکە بەخوا ئەلمانیەکەتان درۆکە اینجا ئیسلامیەکەتان باش بیزان دەیتر خواتان لەگەڵ و بەخێر خواتان لەگەڵ